نێردراومان بەهزاد مەولایی لە پارێزگای کرماشانەوە و بەتایبەت لە ناوچەی سەلاسی باوەجان لە نزیک شوێنی کارەسات بارەکە لەگەڵماندایە. بازات سڵاوت لەوێ لەوێ بارودۆخی هاوڵاتیانی دانیشتوویە و ناوچەیە لە کوردستانی ڕۆژهەڵات چۆنەوە قوربانیەکان بەکوێ گەیشتون؟ بەناو یادی خوا ئێستا کە ئێمە لە سەلاسی باوەجانی لە پارێزگای کرماشانین. سەلاسی باوەجانی بە بۆنەی ئەوەی کە نزیکە لە ئەو شوێنەی کە ناوەندی بۆ مەلەرزەکە بووە زەرەر و زیانێکی ماڵی زۆریان پێگەشتووەوە، زۆریەک لە خانووەکانی ئێرە خراپ بوون و وێران بوون. بەڵام سپاس بۆ خوا لەبەر ئەوەی کە چەند سات و چرکەیەک پێش بۆ مەلەرزیە سەرەکیەکە بۆ مەلەرزیەکی هێواشتر بووە، زۆریەک لە خەڵکەکە هاتوونەتە دەرەوە و گیانی خەڵکەکە لەم ناوچەیە پارێزراوترە لە چاو شوێنەکانی تر کە یەکەم دوورترە لە ئەزگەلە و ئەمانە کە ناوەندی سەرەکی بۆ مەلەرزەکە بووە. ئەوەی من چەندان لە هاوڵاتیانمان لەگەڵایە کە بزانین بارودۆخیان چۆنە و ئایا ئەو هاوکاریە مرۆیانەی کەوا لە لایەنی خەڵک و حکوومەت و بەدەستیان ئەگات یان ناگات. یا خاڵکی بە سەرچاوەکەم و زۆر زەحمەتیان کێشا بۆ منتەقیەکە. وەڵا کاکە گیان ئەوەڵ سڵاو لە کولی شارستانەکان ئوستانەکان ڕۆستاکان کە زەحمەتیان کێشاگە لە تەواوی ئێرانەوە لە تەواوی ئێران و هاتین بۆ کۆمەکی ئێمە. ئەلحەمدولیلا زەرەری گیانیمان نییە وەلێ زەرەری ماڵیمان زۆرە. گیانی بێچادی چادر ناگەیمە، ئەکسەری بێچادرە، حەزی سێ خانەوادەوانە یەک لە چادرە. زندگیوە ئاسان حەزی چادر نییە، وەسی ناوی ماشینە خرج زبانی خیابانە خەبێت لەبار خەدوو کەس دەکەوێت. ئەو هەموو هاوکاریانە کە ئەیبینین دێ بۆتانەوانە چێت وڵڵاتی بازێکەوە بازی بۆی ناگەیە، ئەوانە کە فەقیرن بۆی ناوێت، ئەوە فەقیرە بۆی نایە، ئەوە دەستی هارەوە ئەچوا ئەوە بەیەوە. ئێمەش واقعەن ماڵمەواژەی زەقم و دەیەقەتەکەین گەرما بووە حیوز نیێتمان نە نەفتمان هەست نە حەد ئەلادیمان هەست. ماڵمە تەخریب بووتەوە، ناتوانین بچینە ماڵ، ناتوانین بڕین بە هیچ گوێ. حکوومەت هیچ وعدێکی داوە پێتان بێ بۆمان وەڵا ئەلحەمدولیلا لە کوستانەکان چێت وەلێ متەسفانە ناگەێت دەستی ئێمە ئەوانە کێ خودبوون و ئیزابەی ئێوە نسلەتی ئێوە ناگەێت دەستی ئێمە. داواکاریتان چییە؟ چۆن ئەم هاوکاریانە چۆن بگا بەدەستیەوە باشە تەواوی ئەم مردمێک کە زەحمەتێکی هاوێگەمە جوان تەقسیم لە مردم ناوی مردما بێرە بزانم مشکلی مردم چییە؟ چییان لە خۆمیا مشکلمان چییە؟ شی دەردی ئێمە ناوای ئەلحەمدولیلا گەشتی هەر گشتی دەستمان فەقەت چارەمە پێویستە، ئەلادیمە پێویستە، نەفتە پێویستە، ئەمان لازمانە. چون سەوت مناڵی وردمان هەلەجەی سەرماوە وازمان خازی لەبەی سەرماوە بەسەی سەرباز بە شەژوو بارندگیە بەورێنە چی بێنێ مناڵە نان ئەلحەمدولیلا نان زۆرە خوایان لێ ڕازوێت تەواوی وستانەکان تەواوی شارستان تەواوی ڕوستانەکان گەنێ فریامان لە تەواوی توابەچێران گەنێ فریامان خۆزوو تاوێ مەنتەقەی کوردستانی گەنێ فریامان خواتان ئاودەری فری کوردستان زەحمەتێک کێشاوە وەگەیمە یانی واقعەن دەستیان دەرنەکە بەس خوا بۆ خاتی خوان ئەوە سەیە بەدەوەسەری کەسە لێ انشاءالله. با لە خزمەتی ماوەسا بین. بسم الله الرحمن الرحيم. شكر بۆ خوا لە دوای مەلەرزەکە تەواوی ئەو کومەکانەی کە کریا گشتی لە تەرەفی خەڵکی ئەم منتەقەوە، یعنی منتەقەی کوردەواری بیشتر کومەکیان کرد لە تەرەفی لایەنی حکوومەتەوە هیچ کومەکی نەکریاگە، هیچ کومەکێ حتا ئەوانەی کەوا مەئمور و مەسئولی ئاسایش بوون بیشتر بەرگیری ئەو وەسایلانەیە کرا، بەرگیریان کرا، حتا ئەو ئەفرادانیانە گرتووە لەبەر ئەوە کە وەسیلەکان نییە بۆ منتەقە. شکر بۆ خوا ئەم منتەقە نسبەت بە منتەقەوە لێتر وەک ئەزگەڵە بەرەو سەرپێڵ تۆسکە باشترە، وەزیەتی ئەوێ فرە بحرانیە، ئەویشمانەی لەبیر نێچە کومەکی ئەسڵی ئەمە نییە کە ئیساب بکرێت. مانگێتر ئەم کومەکانە نامێنێت بیشتر مردم نیازیان وە کومەکەس، بیشتر نیاز است کە ئەو وەختە مردم کومەک بکەن. هەر ئیسانەوێت کە ئینشەڵڵا بێژین کومەکان ئیساب بکرێت بەشکو داهاتوویتە ئەو کومەکانە هەر ئێوەکو خێرخوازێک ماوەسا تەداویسی زیاتر خەڵک لە چیا ئەبینی؟ خەڵک پێویستیان زیاتر وەڵا خەڵک بیشتر نیازیان بە چادر هەست، بە پەتوو هەست، بە خوراکی هەست، خوراکیەلێکی وشک نە خوراکیانی گەرم. بعد ئەکسەری خەڵک لێرە لەبەر سەرما ئێمە حتا دوێشەومان کە خانمێک لەبەر سەرما فۆتی کردووە. بیشتری مشکڵی ئێرا چون بەرەو سەرما ئەڕۆین و نزیکی بارندگیە بیشتر لەبەر سەرما و کەمبودی پەتوو و چرا ئەوانەست کەمبودی نەوتی. بینەرانی ئازیز و خۆشەویست وەکو بینیتان و بیستان کێشەی خەڵ لێرەوە کە ئەو کۆمەکە مرۆیانەیش کە لە شارە جیاجیەکانی پارێزگاکانی کوردستان و ئەگا بەدەستی خەڵکەکە بە شێوەیەکی نەعادلانە تەوزیع بێ، ینی هەندێک کەس
زۆرتر ڕعایەتی خەڵکەکەی تر و ئەوە گلەی خەڵکەکەیە زۆربەی خەڵکەکە لە ناوچەکە. بەڵێ کاک بەهزاد دوێنێ سەرۆک کۆماری ئیسلامی ئێران سەردانی پارێزگای کرماشانی کرد ئاغای ڕۆحانی ئەو توانی چ پەیامێک بە هاوڵاتیانی ئەو ناوچە بداوە توانی چ بەڵێنێک بدا بۆ هاوکاری و قەرەبووکردنەوەی زیان لێکەوتووە. ئاغای ڕۆحانی وەکو دیارەکە هات لێرە هەندێک بڕیار وشەی دا و وعدیدا بە خەڵکەکە تا کۆتای هاتنی کێشەکە لەگەڵ خەڵکەکە بێت و هاوکاری خەڵکەکە بکە. بەڵام تا ئێستا شتێکی عملی وەکو ئاوەدانکردنەوەی شوێنەکان بگەشە ئاوارەکان هەڵنەگیراوە نەبینراوە لە ناوچەکانەوە. ئەم ناوچە ئەنەی کە یەکەم دوورە لە حدودەکانەوە بەرپرسان و مەسئولین کەمتر ڕێیانەکەوێت تێرە چونکە هەم ڕێگەکەی ناخۆشە هەم بڕێک سەخترە هاتن بۆ ئەم منتەقە و لە لەحاظی ئەمنیشۆ ئەوان یەکەم ئەم ناوچانەیان پەراوێز خستووە. بڵێ ژمارە و ڕێژەی قوربانیان بە تایبەتی لە ناوەندی بوومەلەرزەکە سەرپێڵی زەها و ناوچەکانی دەوروبەری یان گوندەکانی دەوروبەری ئێستا بە چەند گەیشتووە؟ بە پێ شێ فەرمیانەی کە حکوومەت ڕایەگەێنێ ئەڵێن دەوروبەری 500 نەفەر خەڵکیا چووە و 7,000 کەسیش تا بۆ 10,000 کەسیش خەڵک بریندار بووە. بەڵام ئێمە بە پێی راپۆرتێکە لەگەڵ خەڵکە ئامادەمان کەوە بێ چاوپێکەوتنایەکە لەگەڵ خەڵکا بوومان ئاماژیان زۆر بەوە زیاتر ئەدانی لە هەندێک گوندەکان وا بووە 80 تا 100 تا 120 کەسیش یا چووە. بەڵام لەبەرە کە گوندەکان دوورن ئەمانە ناڕۆن بۆ پزیشکی یاسایی و ئەو ئامارانەی کەەوە حکوومەت دەریەکە هی پزیشکی یاساییە دەریەکە. بەڵام لە گوندەکانە زۆر کەستی ئاچێ ناڕاتە پزیشکی یاسایی 5 و 10 حتا لەوانەیە زۆرتر لە گۆڕە بە کۆمەڵەکانە ئەمانە بە خاکە سپێرن و لە ئامارە فەرمیەکانیشان ناویان نییە. بڵێ هیچ شوێنێک هەیە تا ئێستا نەتوانرابێت وەکو پێویست بچن بە دەمیەوە یان کە با بڵێن زیانێکی زۆری ئاوێرانی زۆری بەرکەوت بێت و تا ئێستا وەکو پێویست زانیاری لێوەرنەگیرابێت بە تایبەتی لادیەکان؟ وەڵی ئێمە هەرچەنی خۆمان جەولانێکمان دەست پێ کردووە لە جوانڕۆ دەستمان پێکرۆ ئەڕۆین بەرەوسە سەرپێڵ و ئەمانە بزانین کە وەزعەکە چۆنە. بەڵام وەکو دیارە لە ناوچەکە هەم کۆمەکە مرۆیەکان و هەم حکومیەکانیش تا ڕادێ گەشتوتە دەستی خەڵکو و ئێمە لە ڕێگاکە ئاتین لە سنەوە سەدان ماشینمان ئەبینی کە پڕ لە وەسایل و چادر و بەتانی و ئەو شتانە بوو کە هاتن شتە پێویستیانەی کە خەڵک پێویستیان بوو کە هیوادارین عادلانە تەوزیع بێت و بگاتە دەستی خەڵک. بڵێ بەهزاد مەولایی پامنێرمان لە ناوچە کارە ساتبارەکانی پارێزگای کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستان زۆر سپاس.